ساڵانە لە مانجی ڕەجەبی عەرەبی سەردانی ئیمام موسا کاظم نوێ دەکرێتەوە و لەم سەردانەدا شیعە مەزهەبەکان بە گریان و خەمخۆری سەردانی کاظم دەکەن. بە پێی مێژووی ئیسلامی ئیمام کاظم لە سەردەمی خەلیفەی هاڕون ڕەشید ژیاوە و دەیان ساڵ زیندانی کراوە. لە کۆتاییوە شیعە مەزهەبەکان دەڵێن ژەهراوی دەکرێ و کاظم ژیان لەدەست دەدا. پێمان دەڵێن ئەو بیر و باوەڕەتان کۆتایی پێنایە پێش هەزارها ساڵ ئیمام موسا کوڕی جعفەر سڵاوی خودای لێبێ شەهید کراوە، هەروەها ئیمام حوسێن و ئیمام عەباس. ئێمە شیعە ئەمە بیر و باوەڕمانە. کاظم چەندین نازناویان بۆ داناوە لە ناوەکانی ئیمامی حەوتەم و خاوەن بەدیهێنانی مراد و داخوازیەکانە. لەمڕۆ وەک بیر و باوەڕێکی بەهێز شیعە مەزهەبەکان ساڵانە سەردانی دەکەن. ئیمام موسا کوڕی جعفەر خاوەن بەدیهێنانی داخوازیەکانە و تاقی کراوەتەوە و داخوازیەکانمان بەجێدێنێ. سوپاس بۆ خوا من لە باشووری عێراقەوە هاتووم، لە کووتەوە هاتوین. پەنا بەخوا ئەوە تا گەشتینە کاظمیە. زەی باسە لە مەراسیمی سەردانی مەزارگاکانی شیعە مەزهەبەکان ڕێوبانەکانی بەغداد دادەخرێن. ئەمەش بووتە هۆکارێک کە هاوڵاتیان ناڕەزای خۆیان بەرامبەر داخستنی ڕێگایەکان دەرببڕن. وسط العاصمة بغداد تشبه سنتەری بەغداد کێشەی هەیە بەهۆی ئەوەی کە زۆربەی ڕێوبانەکان لە هاتنوچووندا داخراون و بە پێچەوانی ساڵانی ڕابردوو کە لە کاتی خۆی گەشتیارەکان لە سایدێک دەڕۆشتن و سایدی دووهەمیش بۆ ئۆتۆمبیلەکان بوو. ئەمڕۆ بەغدا لە پەک کەوتووە بەهۆی بڕینی ڕێگاوبانەکان. دوورە لە ڕاستی ئەوەی ئەم ڕێگایانیان داخستووە هەر چۆن بڵێ شارەزای لە ڕێوبانەکانی بەغدا نییە. ساڵ بە دوای ساڵ گەشتیارانی ئیمامەکانی شیعە مەزهەب لە زۆربووندان. پارساڵی 2003 و تاکو ئێستا ڕێوڕسمی ئەم مەراسیمانە بە پیرۆستترین کار لە قەڵەم دەدرێن. لە بەغدا و نزار عەبدوڵڵا، دەنگی ئەمریکا.